بەڵێ بەرزان هەر سەبارەت بە داواکاریەکانی ئەمریکا بۆ ئەوەی گروپە چەکدارەکانی عێراق چەکدا بنێن و قسەکانی قاسم عەرەجی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق دەمانەوێت قسە و باسی زیاتر بکەینەوە ئەو دۆسیەیە بکەینەوە و میوانێکیشمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز وەفا محەممەد شرۆڤەکاری سیاسی و ئەمنی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانەکە وەفا زۆر بەخێر بێن بەلێک سوپاس عەزیەتماندان بەشدارن لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24 لەسەر ئەوە دەست پێ بکەین کە بۆچی تا ئێستا عێراق بۆ پاراستنی خۆی پشت بە فاکتەری نێودەوڵەتی و دەرەکی دەبەستێ هۆکاری ئەمە چییە؟ سڵاو و بەڕێستان بۆ سەررجەم بینەرانی خۆشەویستە هەمویان بێگومان من ئەمە سەرەتا پرسیارەکە زۆر واقع بەڵام خۆی لە خۆیە ئەمە دەستکەوتێکی زۆر باشی و ئیجابیاتێکی زۆرتری هەیە چونکە کۆمەڵگەی نێودەوڵەتی خۆیان حەزیان کردو ئەو فشاریان هەبێ بەسەر عێراقا جگە لەوەی کەوا عێراق پێویستی بەوەیە چونکە بینیمان کاتێکەوە عێراق سەربەخۆ خۆی بێ هیچ فشاری دەرەکی و هیچ فشارێکی نێودەوڵەتی لەسەر نەبێ ئەبینی کارە ساتەکانی زیاترە لە سەوەرەوەی کۆکەوا کۆمەڵگەی نێودەوڵەتی خۆی بتوانێت باری ئەمنی و باری سیاسی و باری دارایی عێراق سەرپەرشتی بکە وەکو ئەوەی کە ئێستا هەیە. ئەمەش ئەگەرێتەوە بۆ ئەوەی کەوا حکومڕانێکی تەندروست حکومڕانێکی عەقڵانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە کەم وڵاتە هەیە ئایا چ عێراق بێ ئایا چ سووریا بچکە بینیمان سەربەخۆییکردنی ئەمان بەبێ هیچ فشارە نێودەوڵەتەکان چ کارەساتێکان ناوە چ بۆ وڵاتانی دراوسێ چ بۆ دروستبوونی هەڵقوڵانی چەنەها گروپی تیرۆریست. عێراق لەوەتی کاتی کە لە ئەنتیدابی بریتانی بوو وەزعی زۆر باشتر بوو لەوەی هەتاکە هاتە سەر نهایەتی حکومڕانی مەلەکی لە عەبدولکەریم قاسمەوە کەوا دەستی پێکرد. پاشان لە زمانی ڕژێمی دیکتاتۆری پێش و بینیمان هەوڵدانی هەمووی بۆ بەکارهێنانی چەکی ئەتۆمی و بۆ بەکارهێنانی چەکی کیمیاوی بۆ فشارخستن و هێرشکردن سەر وڵاتە واتە دوای ساڵی 2023 کاتێکە عێراق لەژێر دەسەڵاتی حکومڕانی نێودەوڵەتی بە تایبەتی ئەمریکا تۆزێن ناوچەکە تایبەتی وڵاتۆزن استقرارێکی زیاتریان بە خۆیانەوە بینیوە بۆ بوونی ئەوانە من بە باشتری ئەزانم لەوەی حکومڕانە هەبێت. زۆر باشە بەڵام بابینە سەر قسەکانی قاسم عەرەجی ئەڵێ ئەگەر ئەمریکان نەبوایە ئیسرائیل هێرشی یەکردە سەر عێراق کەواتە بوونی ئەمریکا لە عێراق هێشتا بۆ عێراق زۆر گرنگە واتە پاراستوێتی ئەو قاعدانەی کەوا ئەمریکا هەیەی و اتفاقیەتی ئەمنی استراتیژی لە 2008 کە یەکێ لە خاڵەکانی ئەڵێ هەر مەترسیە بەسەر عێراق ئەمریکا خۆی پارێزێ ئەمریکا اتفاق ئەمنی استراتیژیەکانە و ئەمریکا لە 2009 کاتێکەوە لە عێراق دەرچوو دیسان بە 2014 بە داواکردنی نوری مالکی کەوا بگەڕێتەوە بۆ ئەوەی دەستگاری کە لە تیرۆریستانی داعش و ڕۆڵێکی گرنگی هەبوو لەو مۆزوعانە کاتێککە ئیسرائیل بەرەکانی ئیسرائیل زیاد دەکرێت ئەبێ بە 6 بەرە بینیمان ئیسرائیل لە هەموو بەرەکانە دەستی وەشان دەستێکی کوشندەی وەشان بەڵام کاتێک کە هێرشی درۆنی و موشکی پالستی لە عێراق و لەلایەن میلیشیاکان ئەوانەی کەوا سەر بە حکومڕانی فەرمانەیی عێراق نییە یعنی باوەڕیان بە فەرماندەی سەربازی عێراق نییە سەر بە وڵاتێکی ترن کاتێک کە هێرشیان سەر ئیسرائیل ڕەتدانەوەی ئیسرائیل بۆچی نەبوو کە لەو کاتە ئیسرائیل توانی چی لەگەڵ حزب الله بکە لەگەڵ حەماسەکە لەگەڵ حوسەکانە بکە لەگەڵ ئێرانە بکە لەگەڵ سووریا بکە بەڵام ئەو بەرەی نەکردو بێگومان پرسیارەکەی جەنابە ڕاستە ئەمریکا ئەو بەرپرسیارەتی هەڵگر لێدانی عێراق واتە چی واتە بەرزبوونەوەی نرخی نەوت بەرزبوونەوەی نرخی نەوت واتە لە قازانجی رووسیایە بۆیە ئەمریکا مەسئولیەتەکەی خۆی پاراستنەوە مۆزوعە و داوای کرد لەگەڵ سوودانی من ئەم فرسەتتان پێدەم کاتێککە هەموو میلیشیاکان ڕایان کرد هەڵاتن هەمویان چکە لە سەعاتی سفرا بوو هەمومان چاوەڕێ ئەومان کرد ئەم شەو ناسبەی جەنابی شەزانی بەڵام ئاخری ئەو مۆڵەتیان نا بە سوودانی باشە ئێمە ئەوە ناکەین بەڵام ئیشی تۆیە ئەم هێزە میلیشیانە چەکەیت ولیان بەیەکو جەنابە زۆر باش ئێستا لەگەڵ ئەوەی کە داواکاری هەیە ینی با بڵێ وێڕای ئەو داواکاریانەی کە هەیە بۆ کشانەوەی ئەمریکا لە عێراق با ئەم پرسیارە ئاوا لێ بکەین باشە ئەگەر ئەمریکا لە عێراق بکشێتەوە چی ڕوودات؟ ئەمریکا کاتێک لە عێراق خشێتەوە کە ئێستا مۆڵەتیان داوە کە لە 2026 ئەو مەرجانە جێبەجێ بکرێت یەکەم میلیشیاکان دەسەڵاتیان نامێنێ ئەو میلیشیانەی کە سەر بە ئێران هەمویان یەنە زێر ڕکێفی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق ئەمە یەک دووهەم پەکەکە نامێنێت لە سنجار
و لە شوێنەکانی کەواتە هیچ گرۆپێکی تیرۆریست بۆنی نەبێنە لە عێراق ئەنجا ئەمریکا ئەوسا ئەمەش دیاری کراوە کە لە ماوەی چەند مانگێکە هەموو جێبەجێ بکرێت ئەمە خۆی لە خۆیان سەرەتا بەڵێنی سوودانی بوو بە کۆمەلگای نێودەوڵەتی بە ئەمریکیەکان تەنانەت نەک بۆ ئەمریکیەکان بەڵێنی دابوو بە سونەکان و بە کوردەکانیش جێبەجێ بکرێت یەکێ لە خاڵەکانی ڕێکوتن بوو جارێک کە کورد چۆنە هەڵپێم ئیدارەتی دەوڵەتە چی چوو کۆمەڵە داواکاری هەبوو لەگەڵ سونە یەکێ لە داواکاریەکانیەوە بوو بەڵام نەک نەیتوانی نەک پێی نەکرا نەیتوانی خۆی ئەزان هێشتا ئەو گروپە چەکدارانە خۆیان لە یاسا خۆیان بەدەسەڵاتدارترن نە لە دەوڵەت و لە حکوومەت و لە پەرلەمان و لە هەموو شێوازێکدا بینیمان تەنانەتم جارش بینیمان فشاری نووری مالیکی چۆن بوو لەسەر کشانەوەی بڕیاری دادگا لەسەر ئەو سێبڕە واتە کەواتە لێرە چییە ئەمریکا ئەو بڕیاری داناوە بەڵام بۆ ئەزانیاریت ئەبێ ئەو مەرجانە جێبەجێ بکرێت ئەنجا ئەکشێتەوە ئەگەر ئەوانە جێبەجێ نەکرێت کشانەوەی ئەمریکا مەترسی گەورەیە هەیە بەسەر کێ بەسەر سونە بەسەر کورد و بەسەر وڵاتە دەوسەکانیش زۆر باشە کاک وەفا کەواتە لەم حاڵەتەیە ینی زۆر زەروریە زۆر پێویستە عێراق پەیوەندیەکی تەندروست و باشی لەگەڵ واشنگتۆن هەبێ ئەوە خۆی یەکێ لە داواکاریەکانی نەک عێراق هەموو حکوومەتەکانی پێشووتر ئەوانەی کە تەنانەت سەر بە ئیتاری تەسیقین و کەوا لە ژێرش و لەگەڵ ئێرانان ئەزانن دیناری عێراقی لەژێر ڕەحمەی شمشێری ئەمریکیەیە ئەمریکا ئێستا ئەو سزایانی کە دایناوە لەسەر 15 بانق ئەو سزا تازانی کە دایناوە لەسەر ئێران ئەزانێ ئەو سزایانە چی لە دیناری عێراقیەکە ئەزانێ کۆنتڕۆڵی دارایی ئێستش پارەی عێراق بە وەسڵ عێراق داوایەکە لە ئەمریکا لە بانقەکانی نیویۆرکێ بۆ عێراق کەواتە هەموو پەیوەندیەکی تەندروستی لەگەڵ عێراق وەکو چۆن هەموو ئەو وڵاتانەی کە 52 وڵات هەیە هێزی سەربازی ئەمریکی تایە هەر وڵاتێک پەیوەندی باشی لەگەڵ ئەمریکا هەبێ هێزی سەربازی ئەمریکا تیا هەبێ باشتر وڵاتێکی حەسانەوەن و بە خۆشگوزەرانی باشتر ژیاون وەکو وڵاتانی کەنداو کەواتە بەرەو پێشچوون و پەیوەندیکردن لەگەڵ ئەمریکا بێگومان لە قەزاجی گەلی عێراقایە باشە دەست خۆش کاک وەفا کەواتە بابێ مەسەن ئاخر پرسیاریشە گەر بە کورتیش وەڵام دیت و مسپاس کاتێک ئەمریکا بە عێراق دەڵێ گروپە چەکدارەکان کۆت و بەند و جڵاو بکەن ئایا ئەمە لە بەرژەوەندی عێراق خۆشی نییە بێگومان لە بەرژەوەندی عێراقە لە بەرژەوەندی کۆمەڵگەی نێودەوڵەتەکانە لە بەرژەوەندی دراوسەکانە لە بەرژەوەندی هەموو تاکێکی عێراقیە زۆر باشە دەست خۆش زۆر بەڕێز وەفا محەممەد شڕۆڤکاری سیاسی و ئەمنی گەلێ سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ یە شەوتان باش